حکوومەتی تورکیا ڕایگەیاند محەممەد دەحلانی بەرپرسی پێشووی دەسەڵاتی فەڵەستینی کە ئێستا نیشتەجێی وڵاتی ئیماراتە دەخاتە لیستی تیرۆریستانی داواکراوەوە و بڕی $700,000 تەرخان دەکات بۆ ئەو زانیاریەی کە ببێتە هۆی دەستگیرکردنی. سولەیمان سۆیلۆی وەزیری ناوخۆی تورکیا لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی حوڕیەت باسی لەوە کرد کە ناوبراو دەخرێتە لیستی سووری تیرۆریستە داواکراوەکانی وڵاتەکەیەوە. جەختی لەوەش کردەوە هەر کەسێ زانیاری پێویست بداتە وڵاتەکەی کە ببێتە هۆکاری قۆڵبەستکردنی ناوبراو بڕی $700,000 خەڵات دەکرێت. تورکیا دەحلان بەوە تۆمەتبار دەکات کە کرێگرتەیەکی دەوڵەتی ئیماراتە و بەشدار بووە لە پیلانی کودەتاکەی هاوینی 2016دا لە دژی ڕەجەب تایب ئەردۆغان. مەولود چاوژۆغڵۆی وەزیری دەرەوەی تورکیاش لە دیمانەیەکی میدیاییدا ناوبراوی با تیرۆریست و کرێگرتەی ئیسرائیل ناوبرد. ئۆغڵۆ ئیماراتی با داڵدەدانی تیرۆریستێک ناوبرد و وتی دەحلان هەڵاتوە بۆلاتان چونکە نۆکەری ئیسرائیلە. هەروەها ئیماراتی بەوە تۆمەتبار کرد چونکە پەیوەندی لەگەڵ تورکیا خراپە. هەوڵ دەدات مەحموود عەباس بگۆڕێت بە دەحلان. بەهۆی ساغبوونەوەی گەندەڵی و دزی سامانی گشتی دەسەڵاتی فەلەستینیەوە دادگایەکی ئەو دەسەڵاتە ناوبراوی بە 58 ساڵ زیندانی و گەڕانەوەی $16 ملیۆن سزا داوە. محەممەد دەحلان فەرماندەی یاسایشی کەرتی غەزە بوو، بەڵام لە دوای شکستهێنانی بەرامبەر بە بزوتنەوەی حەماس و لە دەستدانی پێگەکەی بووە هۆکاری لە ناوچوونی دەسەڵات و هەژموونی بزوتنەوەی فەتح لەو کەرتە و بەهێزبوونی بزوتنەوەی حەماس لەوێدا. لە دوای ئەوەی بزوتنەوەی حەماس توانی دەست بەسەر بارەگا و ئامێرە هەواڵگری و ئەلکترۆنیە سیخوڕەکانی محەممەد دەحلاندا بگرێت، دەرکەوت ناوبرا و هەماهەنگێکی گەورەی هەبووە لەگەڵ دەستگای شاباک و موسادی ئیسرائیلیدا بۆ دیاریکردن و لێدانی خەباتکارە فەڵەستینیەکان و تیرۆرکردنیان. جگە لەوەش کاری سیخوڕی کردووە بۆ ئەوەی بەرپرسانی باڵای وڵاتانی عەرەبی بخاتە داوی ئیسرائیلە و چەندین ڤیدیۆی ئابڕوبەرانی سێکسی لەسەر خۆیان و بنەماڵەکانیان ئامادە کردووە بۆ ناچارکردنیان باکارکردن لەگەڵ ناوبراودا بۆ بەرژەوەندی ئەو قەوارەیە. گەرچی بزوتنەوەی حەماس لە بەرهەستیاری بوونی ئەو زانیاریانە بەشێکی کەمی ئاشکرا کرد، بەڵام لە دوای ئەو شکستە دەحلان ڕاستەوخۆ هەڵات بۆ وڵاتی ئیمارات و بووە ڕاوێژکاری محەممەد بن زایدی جێگری سەرۆکی ئیمارات. لە کودەتاکانی دژ بە بەهاری عەرەبی و لێدانی تەوژمی ئیسلامیدا خزمەتێکی زۆری بە ئەجێندای ئیمارات کردووە. لە هەر شوێنێ جێگە پەنجەی ئیمارات دیار بێت دەحلان لەو جێگەیە ئامادەیە.